ئەوە ئەمن 12 ڕۆژە لە پێکەتیمە ناتانم ینی پێم بجولێن و هەستمەوە ئەو ئەمن کەوا لەم لێ هات ڕۆژێک پێشەوەی ئەو هالەم لێ بێتن لاقم دێشە هەستم بە ئازاری دەکرد بەس لە بۆ سبەینەکەی کە هەستم لە خەوێ ویستم هەستم ینی دەست و دەم چاوم شۆم نەمتانی بڕۆم لە پێکەت بووم وەروە ئێشێکی زۆر زۆریشیە مدەی 12 ڕۆژیشە ئەمن ئەلێرەم ئەمن ئەسپ سواریم کرد بوو بەس ینی ئەوەن خۆم هیلاک نەکرد بوو هەتا برم ئەو هالەشم لێ بێتن و باوەڕێژ ناکەم خەتای ئەسپ سواریەکەم بیتن وەروە هیچیش بەر نەبوومتەوە برەی ماسوولکەم پچڕا بێت لەگەری شکێ هیچ نابم. سەرەتا پزیشکەکان زۆر ینی مشەوەش بووبوون گوتیان یەکسەر فەوری دەبی ئەمەلیات بکرێت بەس پاشان ینی گوتیان نامانەوە یەکسەر هەڵە فەوری ئەمەلیات بکەین بەتەواو وردبینەوە لەسەری ئەو جایدی چەند ئیشاعەیان لۆگرتم ئیشاعەی ڕەنینیان لۆگرتم چەندین فەحسیان لە بۆ کردم ئەوجا پاشان ئەوانیش گوتیانە الحەمدوللا ینی ئەمەلیاتی لۆ ناکەین بە عیلاج تەبیعی و بە عیلاج تەبیعی و ینی عیلاج بەرە گوتی دەتوانین کۆنتڕۆڵی بکەین.